من هەلە مناڵەوە خولیای هوەر بووم چکە لە خێزانێکی هوەر دۆستا لەدایک بووم کاڵم هوەر دۆست خۆشەویستیان بۆ هوەر هەبووە لە هەموو بوارەکانە هەموو بوارەکانیان تاقی کردوەوە ئەمە لە شانۆ ئەمە لە شێوەکاری ئەمە لە شانۆ بڵێن ئەکتەری شانۆ لەگەڵ ئەکتەری تەلەڤیزۆن هەروەها دەزڕنگینیان هەبووە بڵێن لە چنین لە درومان لە خواردنی باش خۆش و پاشانیش هەندێکیان حەزیان بە گۆرانی و تن بووە و مۆسیقاشیان زانیوە یانی هەریەکە و سەرقاڵی کارێکی هونەری بوون ئەگەر بۆ فترێکی زەمەنی کەمیش بێت بەڵام ئەوەی کە ماوەتەوە هەتاکو و ئەخیر و هەتاکو ئێستا منم بەس ئەوان تر هیچیان ئیسا کاری هونەری ناکەن کارم بۆ مناڵان کردووە چ لە ڕاگەاندنەکان بێت چ لە بەخچەی ساوانی سلێمانی بێت لەبەرەوە کە من 12 ساڵ لەبێ بووم و پاشانی 12 ساڵ لە کەناڵێک بووم لە بەشی مناڵان کەناڵی گەلی کوردستان ئەو کاتێککە لە شاغ بوو تر من هەر لەوێ کارم کردووە بەسەرما بەگەرما چوون بۆ بەرنامەی هەم پێشکەش کاریش بووم و هەم ئامادەکاریش بووم کاری شانۆی ئەوە کە خوێنومە فێری مناڵەکانم کرد و پاشانش زانیم کە مناڵ پێویستی بە مۆسیقایە خۆم فێری مۆسیقا کرد خۆم فێری ئارتی پیانۆ کرد چکە زانی مناڵ پێویستی پێیەتی تر لەبەرەوە بەردەوامیمە هەموو کارەکانم فستیڤاڵی سەری ساڵ هەموو ساڵێکم کرد فستیڤاڵی ساڵانەی باخچەکان لە مانگی پێنجا کە ئەکرا من ئامادەیم ئەکرد هەر ئەوەڵی ساڵێتر من هەر خەریکی ئەمانە بووم ئیتر تقریبا 12 ساڵ 12 جیلم پێگەیان بە کاری هونەری لە پاشیا و لەگەڵیشیا پەروەردەیی پاشانیش دوای ڕێکخراوەکەم دامەزران بەناوی ڕێکخراوی هانای مناڵان پاشانیش پاش ساڵێ 2 ساڵ ڕەوزەشم تیا کردەوانێ ئەم ڕەوزەیەشت زۆر مناڵی تری پێگەیان ڕەوزەکە خوشکەکەم بەڕێوەی ئەبرد ژیانی خوشکم بەڕێوەی ئەبرد منیش ڕێکخراوەکەم بەڕێوە برد ئیتر ئەو کارمان کرد تاکو ساڵی 2012 ئیتر ئاوا 2 ساڵێ 3 ساڵێک دانیشتون دوایەوە کۆلێژی هونەر بەشی فیلم کرایە فیلمسازی ئیتر زۆر حەزم لێی کرد ئەو بوارەش تاقی کەموانەیە لە بواری سینەمایە چکە ئێمە یعنی لە سینەمای بەشداریم کردووە لە 3 فیلمی سینەمایی بەشدارم کردووە لەگەڵ تەهای کەریمیە بەشداریم کردووە زۆر لەو فلیمانە بەڵام حەزم کرد بە ئەکادمی فێر بم ئەو زانیاریانی کە لە پشت ئەو فیلمەوە چین چۆن بتوانین شیکارێک بۆ فیلم بکەین یان ئەنەلایز بۆ فیلمێ بکەین چۆن تی بڕوانی یعنی ئێستا و کاتە من بۆ چێش سەیری فیلم مەکرد بەڵام ئێستا هەم دیهاتۆ چێژی لێ نابینم بۆ ئەمنە سەیری یەکەم شی ئەەکەمەوە تەرمە کامێرا لە کێڕۆژەوە لە کێڕۆژ ئەو حێوارنە ئەوە لێ ئەو بەرزترێکە ئەو ئینارێ ئەوە لەم لاوە ئاوە یعنی وە وام لێ هاتووە زۆر بە دیقەت سەیری فیلمەکەکەم بەڵام چێژی لێ نابینم ئەو مناڵانی کە تۆ کاریان بۆکەی خەمڕەمێنن شتیان لێەوە فێرەبی ئێستا ئێوە چۆن کارەکەن بەڵام لەگەڵ گەورەیەەکە هەم ئیسفادە لە گەورەکەکەن هەم ئیسفادە لە معلوماتەکەیەکەن و هەم ئێوەش سوود ئەگەێنن بە گەورەکان بە ئەمان شێوە منیش لەگەڵ مناڵە هەم سوودیان پێ بەخشم هەم ئەوانی سوود بە من نەبەخشم یەکەم خەمڕەوێنی دووەم گۆڕایەڵی سێهەم لەسایکردنەوەی ئەو شتانی کە تۆ ئەیکی زۆر بە جوانی و زۆر بە بەراعەتەوە ئەیکەن یعنی ئەوە زۆر خۆش حاڵمەکە ئێتر ئەو کارانی کە من کردوم بۆ مناڵان کە زۆر حەزم لی کردو هەتا ئێستاژ ماوەتەوانێ بۆ من هەچ کارێکەکەم حەزەکەم چێتە ناو بینەرەوانێ بینەر
نەکرد توێژی لێبینە سوودیشی لێبێنی سایکە لەو گۆرانیانی کە ئەوەی حلحلی و بلبلی ئەوە یعنی بەنسبەتەوەی کە زۆر یعنی بەپەلە ئەو کارە کراوە و کە هیچ یعنی بەنامەم بۆ هین کردبوو یان داڕشتە بوو بەڵام نەک بەو شێوەیە بەڵام کارێکی زۆر جوانیش دەرچوو ینی زۆر چووە ناو خەڵکەوە و مناڵیش ئیسفادی لێگرانی فێری کللتوری ئەو یاری کوردەواریانە بوو زانی کە ئەم یاریانە هەمووی هی کوردیە بۆی شوێنێکتر نەیکا بە هی خۆی و بە هەمان شێوە لە کاری گەورەیش یعنی ئەوانی کە شان و دراما و فیلم کارم کردووە هەمویانم خۆشویستەوە چش لە شانۆی کۆمیدی چ لە پەتریپۆت ئەمانە هەموو کە کارم کردووە زۆر هاتوۆتە ناو خەڵکەوەیان ئەوانی پەتریپۆتم زۆر هاتوۆتە ناو خەڵکان و کارانم زۆر خۆشەوی کاری واژ نابێتەوە لەگەڵ ئەو شانۆگەریانی کە خەڵکێکی زۆر ڕۆی تێکردوون بە 3 مانگ ئێمە عەرزمان کردووە لەسەر شانۆ بووین هین ئەوەش زۆر یعنی چۆتە ناو خەڵکەوانی ئێستاش هەر باسی ئەەکەن مەملەکەتی عیلەت مەسەلەن داویلکە بەرەو کەلاوە یعنی ئەمانە زۆر یان چوونە ناو خەڵکەوانی و جمهورێکی زۆر یعنی ئەو ڕۆژێک کە ئەخیر ڕۆژ بوو کە وازم بێنیتە تەواوی هە 3 مانگ تۆ هەندێکیان لە شانۆگەرەکان یان چۆ مانگی چوارەمیش یعنی ئەوە نە یان جمهور ئەو ڕۆژێک کە ئێمە ئەخیر یا کۆتا ڕۆژی نمایش بوو قەرەباڵغتر بوو لە یەکەم ڕۆژ